2008 دەستمان پێ کرد پێشەوەی زۆر گەورە بیتن ئستا لەخوای بە زیاد بیمە بەناوبانگە لە زاخۆی هەتا فاو هەموو 300 و تقریبا 70 وەچیلمان هەیە ئەمە لە هەموو عێراق کە دەڕوا باردەکەوێت لێرە دەڕوا ئامانجەکەی طبعاً ئەمە لە کوردستان بەداخەوە زۆر شتمان نەبوو ینی ئەمە گە تەماشاکەین ئەو پارە هەموو دەستە دەرێ یەک لە ئامانجەکانی مەسەلەن ئەمە پارەی داخلی بسوڕێتەوە لە ناوخۆ کە مەسەلەن جوتیارە ئەجا پێدابێ ئەندازیاری کشتتوکاڵیە ئەوەیە شۆفەری لۆریەکان هەموو ئیسیفادەی لێ دەکەن هەموو کەسێک ئەوجا کرێکار لێرە ئەمە چەندان عائلە لێرە مەسەن بەسەر لێرە دەژیە لە خۆمانەوە دەست پێ بکەین هەتا کرێکار و هەتا ئەندازیار و هەتا هەمووی جەماعەتی مەسەلەن مختەبەرە بارکردنە ئیدارەیە هەتا حرەس مەسەلەن هەمووی ئەوە ژیانی لەسەر ئێرەیە چەند شتی بەربوومی ناوخۆ زیاد بیتن ئەو پارە ناوخۆ دەسوڕێتەوە. مەزرعی چاندنی پەتاتەیە لە بۆ خاص لە بۆ جبسی نەوعەکەی پێی دەنێن هەرمز 4 مانگ 5 مانگ دەبی بچیندرێ لە مانجی 2 لە بۆ مانجی 7 ئەوها هەری دەقەنین دەبی نەوعەکەی ئی مەحمەل لە بۆ مەحمەل جبسی دەبی نەوعەکی خاص بی ئێستا نەوعی تکەمان زۆرە بەس ئەو شەریکاتی دەیبەن لە بۆ جبسی دەبی ئەو هەرمزە بی بە نەوعەکی باش چاندنەکەی بەڕێک و پێچی دەبی مەهندسی زراعی ئیشراف دەکات لەسەر ئاودانەکەی چ وەختە دەڕشێندرێ لە بۆ دەرمانی لە بۆ تووشی نەخۆشی کرم و شتیوان نەبی بەردەوام متابعی دەکەی دوای ئەو خاکەی کوردستانی ما لە بۆ چاندنی ئەو نەوع پەتاتەی زۆر نەجاحەتی هینایە لە زۆر جیان تەجروبە کرایە بەس بۆچی خاکەکەی کوردستانی من نییە ئەوجا ئەمە دایم متابعە دەکەین دایم ئیشی لەسەر دەکەین ئیشاڵڵا زیاتر تەتەور دەکا ئێستا دەچیندرێ جبسی پەتاتە بەس بە دەرەجەکی ئەوها زۆر نییە ئیشاڵڵا خەرک وا بەرەو تەشجیع دەڕوا کە زیاتر بچینی ئەو نەوعە ئیسفادەشی لێ دەکرێت فەلاحدەتانی ئیسفادەی لێ بکە نەوعی ئاوەکەی دەبی ئاوەکەی سارد و ڕێک و پێک بی بە مڕەشەی بدرێتن پێشان بە جۆگەی بوو نەجاعەتی نەدەهینا ئێستا ئەو نەوع پەتاتە بە مڕەشە کە ئاو دەدرێ ئاوەکەی وەچی بارانی هەموو لێ هەموو یەک جێ دەدرێت مەسەلەن لە دەوڵەتە چی دێتن بە باخیرێ دێ بە تڕمبێلی دێ ئەنواع سارد و گەرمی دەبینی لێرە ڕەسەن لە بۆ بەڕادەکانە لەناو بەڕادەکان بە جێگایکی جوان حەفز دەکرێەوە بەڕادەوەتە لێرە نزیکە هەرکە حازر دەکرێت دەستەوێندرێت کەوالێتە چی چاچی هەیە ڕێک و پێکە لەوەی دانیە نازانی دەوڵەتە چی دێتن دەرێ ئەو نەوعەیە هەتا نەسە ناو مەحمەل شەریکەکەی دەرنەچی ئەمە نازانین جبسەکە باشیان خراپە وەلو لە مختبەری دەکرێت بە مەرحەلەی مختبەرشدا دەڕوا بەس هەروەچی وی خۆمان نابی ئەوەی خۆمان بە نوێتیە ماوەکەی کمە زوو دەگاتە مەعام شەریکە و شتیوە ئەو شتانە فەرقی گەلەگەلەکەی ئەوەی کە لە خارج دێتن دوایە شتەکەی خۆمالیە تەشجیعەکە لە بۆ فەلاحەکانی خۆمان لە جۆتیارەکانی خۆمان پێویستمان بەو شتانە دەبی ئینشاءڵڵا. داوا لە حکوومەتش دەکەین حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان یعنی دعمان بکە دعمی فەلاحی بکە ئەوە پێویستی بە ئیستیشارەی حکوومەتی هەیە بە مەهندسی زیرەکتر بێن پێمان برێن کو دەچیندرێت لە چ وەختەکی دەبی بە شەو بە ڕۆژ فەرقەکەی چییە دەبێ ئەو شتانە متابعە بکرێت ساکە ئەمە هەر بە مەعلوماتی خۆمانە یان هەندێکمان لەولای وەرگرتیە بەس ئەگەر دەورات بکرێتەوە لە بۆ فەلاحەکانمان کو دەچیندرێ ئەوە زۆر شتێکی میمە عنداوا لە حکوومەتی دەکەین ئەو ئیشانەمان لۆ بکە ئەو نەوعی تۆیەکە کە دێتن لە خارج کابرای تاجرە دەینی دەرێ باشە ئەمە نازانین دەرێ باشە کە دەرێ دەبی باش بی ئەوجە لەسەر ئەوەی پێویستمان بە حکوومەتی دەعمێکی زۆر بکە زیاتر تەتەوەر پێ دەکە پێویست ناکە لە خارج لێومان بێتن.
ئێرە کۆگای ساردا لە بە وەرگرتنی پەتاتەیەک لە کۆگایەکانمانە پەتاتەکانی هەمانە دوو جۆرە جۆرەی ناوخۆیە کە لە مەوسمی هاوینان دەردەچن تقریبان لە دەی شەشەوە هەموو سارێ دەردەچن تا 15 ڕۆژ بەردەوام دەبی دوای بەرهەمی ناوخۆ تەواو دەبی لە ناو کۆگای سار تەربگیرێ بە شروعی و شتی تایبەتی خۆی کە نسبەی شەی چەند بیتن و ساردیەکەی نابی زۆر ساردبی لە 8 پلەی سەدی دەبی دابدرێ ئەگەر زۆر سارد بیتن شەکری بەرز دەبی نابتە جیپس و ئەگەر گەرمیش بی شین دەبتەوە تێک دەچی زائیدان مەسەرەن دووەم ئۆکسیدی کاربۆنی نابی لە 800 ppm یا 800 بەش لە ملیۆنی زیاتر بی ئەوە هەمووی ئۆتۆماتیکە لێرە گە سەیریکەن شێدا نسبەی شەی دووەم ئۆکسیدی کاربۆن و سارد گەرمیەکەی پەتاتەکانمان ئەگە ئیناخۆ بیایی هاوردەبی لە هەردوو حالەتی پێویستی بە فحسی فیزیاوی هەیە شەکری مادەی وشکەکەی چەندە کە بە ئینگلیزی پێی دەوترێت درای مەتەر و ئەگەر مشکلەی تێدا بێ و گنەخۆشییان تۆزە کرم هەیە لێدەدا لە بەعزە حالەتی ئەوە نایبێتە ناو ئینتاج و ئەگەر شەکری بەرزبی عینەن مشکلەمان لە دروست دەکا دەسووتێ لە وەختی بەرهەم پەتاتەکان ئێستا دەست پێ دەکای کوردستان لە ئەو سار باران زۆر بوو دەنا لە خۆی لە دەی شەشەوە زۆر دەبیتن بەس ئەو سار تەوەقع دەکرد لە 15 شەشەوە لە بۆمان دەست پێ دەکات دێ و ئەمە لێرە هەمووی لای خۆمان خەزن دەکەین تقریبا 6,000 تەنمان لێرە جێ هەیە بەس ئەوە نییە 5-6 مەخزەنمان هەیە زۆر لە برادەر و شتی خۆمان جێمان لێ بۆ دەیانگوت چێ هە پەتاتە خراپە ئەو دەکرێتە ژەبس بەداخەوە یانی ئەو قسە زۆر سەیرم پێ دێتن چونکە بەقەدی یەک دیکە نیسک عیبداربی یەکسەر دیار دەبی هەمووی ئێستاگە سەیری کەم پەتاتەکەی مەسەرەن لێرە یەک زەڕە نابی عیبدار بیتن بە هیچ جۆرەکی ناومناوی بۆگەمبوونیان سروجبوونیان شتیوان نابێتن چکە ئەسڵەن لە پرۆسێسەکەی لە بەرهەمەکەی ئیش ناکە ڕەسەن پێوی دیار دەبیتن ئەجا ئەوە مەسەن لێرە ئەستا و پەتاتە کوردستانی ئەوە هاوردەیە لە بەرەوەی ئیزستانەیە لە کوردستان بەرهەم نایە بە هیچ نەوەچ یەک جارە سارە ئەوە ئی مەسرە لە وڵاتی مەسر هاتیە طبعا ئەوە چی سنفەی تایبەتی پێدەوتر لیدی ڕۆزیتا کە خاصە لەبۆ جبسی لەبەر شکلەکەی و لەبەر شەکری و لەبەر درایمەتەری ینی مادەی وشتی ناوی و ئەوانە کە تایبەت کرایە بەوەی بەشی یەکەمە لە کارخانەکەی کە پەتاتەکەمان لۆ دێتن پاش راپۆرتی بەشی مختبەری یعنی تاقیگەکەی لێرە دیار دەکرێتن کو دروست بکرێت سلایزەکەی چەند تکنسی یعنی ئەستوری سلایزەکەی چەند ملیمەتر بی و شەکری تێدا یان نا پاش سوورکردنی دەستی کە بە دەست ئەڕشتێکی عیبدارە بی لای دەبن تا لێرە دێتە ئەو بەشەی کە پێی دەگوترێت سلایزەر کە ئەوەی دەکاتن سلایزی دەکات یعنی قاشقاشی دەکاتن ئەوەش پەیوەندی بە چه هەیە راپۆرتی تاقیگەی کە چیان گوت کە مادەوشتی پەتاتەکەی چەندە ئەجا ستەندەراتی جیهانی هەیە بەپێی خۆمان نییە ستەندەر هەیە جەدوەل هەیە لەسەری دەڕۆی مادەوشتی لە 120 بی تکنسی یان ئەستوریەکەی چەند دەبی یان ئەگەر لە 122 بی چەند دەبی ئەلێرە مهندسەکان ئەندازیارەکان دایدەنێن پاش ئەوەی دێتە ئەو بەشەی کە لێرە بڵانشەری پێدەرێن ئەوش پەیوەندی بە راپۆرتی تاقیگەی هەیە
کە شەکری تێدایە تێدانە بلانشەر دوو بەشە بەشی سارد و بەشی گەرم کە حاول دەکات شەکرەکەی لابە ئەو شەکرەی پێشێ بستە ناو فڕنی. لێرە ئەو بەشە پەتاتەکە سوور دەکرێتەوە پاک هایزنیت گەڵتەکەی دێتە ئێرە ئەوە طبعاً هەموو مادەکانی ستێنلەس کارخانەکە هەمووی بە تەواوی لە وڵاتی هۆڵەندا هاتیە کە بەناوبانگن بە پەتاتە و تووشی پەتاتەی لێرە طبعاً هیچ ڕۆناچیان هەوا ناستە ناو فڕنەکەی لەبەر بە ئۆکسید بوونی لەگەر ئەوەکەی طبعاً ڕوونەکەمان ڕوونی زیاد لەسەرێ لێرە هەمووی فلتەر دەکرێت هەموو دەقات دەسوڕێتەوە و هەموو دەبێت ڕوونی تازەی تێدەکرێتن هەر کاتێکی ئێچوانەی بەرزبی ئەمە لە مختبەر تەقریرمان لۆ دێ ڕەسەن دەیگۆڕین چونکە مختبەرەکانمان یان تاقیگەکانمان فیزیاوی و کیمیاوینە فیزیاوی زیاتر ئەوانەی کە بە چاو دەبیندرێ و بە تێز دەکرێت کیمیاویش بە واستەی PH ئەوانە کە دەزانین بەرزەیان نا لێرە کە ئەگەر لە هەوای دووربی یادا پشرابی هەوای لێ نەدا و ڕووناچی نەدا تەمەنی درسەکەی درێژ دەبی لە چیسەی ئۆکسیدی ناکاتن داکتر ناکات. ئەو مەرحەلەی ئێرە کە سێزۆنینگی پێدەرێن باش دڵنیابوون لەوەی کە هیچ ئەوەی تێدا نەمایە دینکە سووتایان شتیوە کە بەدەست بەربژاریان کرد آخر مەرحەلە لێرە ئەمە سێزۆنین کە تام فلێڤەری تێدەکە یان تام بە کوردی ئەوە هەمووی لە مەسادری ئەوروپی یعنی دەدەهێنین لە کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان دەهێنین و هەر ڕۆژەش تامێک دروست دەکەین دەوەری 12 تامان هەیە لێرە مەسەلەن کەچەپە پەنیرە پەنیر فەرەنسیە خەل و ملح زۆر شتە ئەوجا لێرە ئەوە بەشی ئەخیری دروستکردن پێش لە چیسەنان لێرە پێی دەگوترێ ئەو بەشە پاکەتینگ ئەلیڤەیتۆر وەکو مەسعەدە چیە تێبا لەو بەشی لە چیسەکردن. ئەو بەشە پێی دەگوترێ ویت مەشین ینی مەچینەی کێشان کە لە حەدی هەتا گرامەکی هەستیارە ئەگە چاو لێکەن چار مەچینەیە هەر مەچینەی 16 چاوی هەیە وەکو بڵێت چاوەڕێی ئاخر گرام دەکا کە بێتە خوارێ لە چیسەکانمان هەموو یەک چێشە هەموو یەک وەزنە هیچ بەرق ناکاتن ئەو دەستە خوارێ پاژۆی کە ئەمری خۆی لە تاچ سکرینی لە شاشەکەی وەردەگریتن دەستە بەشی لە چیسەکردن لە بن ئێرەیە کە هەروەکو دەیبینن هەموو کارخانەکەش بەدەستە بەس بەشی مانوێل سورتینگ نەبیتن کە بە چاو هەر شتێک سوتابی دەیگرن دەبێت.
بەشی کۆتایی دروستکردنی جبسەکەی هەروەکو تەماشا دەکەین ئەو پاکێتینگە لە چیسنانە کە هەمووی ئۆتۆماتیکە هیچ مرۆڤ دەستی ناداتێ بەس ئەو دەی سوورکیەکانی ئەو لای نەبیتن کە ئەگەر هەر شتێک لە سانسەری تێپەڕی بوویان لە جیازی ئۆتۆماتیک بە چاو بیبینن. ئێستا لێرەکە تەماشاکەین ئەمە پرینتەری تایبەتی لەسرە دقە بە دقە نەکەر سعات مەسەرەن دەنووسرێتن چەند گرامە لە چ ڕۆژێک دروست کرا سعات چەند ئەگەر تەماشایکەین هەر دقەک ڕاوەستین پاش دقەت دەبینین دەگۆڕەیە ئەوە لەبەر مۆزوعی کواڵیتی فرۆشتن و مانەوە لە کۆگا ئەوانە دەزاندرێ ئەوەی چ ڕۆژە چ دقە چێ و ئەوە چێ ئەوجا لێرە ئەمە طبعاً لە هەموو بەشەکانمان کۆنتترۆلمان هەبوو هەر لەوەتی پەتاتەی وەردەگرین هەتا پاژۆی دەشورێتەوە سلایز دەکرێت پاسوورکردنی ئەجا لێرەش کۆنتترۆلمان هەیە کوالیتی کۆنتترۆل بزانی سەیری دەکا بزانی ئەو لەحینکردنەی کە تەواوەیە تەواو نییە بەحث دەکرێت وەزن دەکرێتن هەر ناوە ناوە میزانی ئەلکترۆنیمان هەیە ئەجا دەستە بەشێکی مانوێل کە دەستی لە کارتۆنی دەکەین. ساڵی نزیکەی 30,000 تەن پەتاتە سرف دەکەین پەتاتەی فرێش 30,000 تەن ئینتاجی سارانەمان دەگاتە 200 ملیۆن کارتۆن و لە هەموو جێیەکان بڕۆ لە عێراق هەمووی دەبی لێوی هەمووی لێتی بە نزیک چێرەکوتن 370 ئەوەمان هەیە وەچیل هەر لە زاخۆیە هەیە هەتا خوار بەسرایە شفاو لە هەموو جێیەکان تەوزیعی دەکەین کەمیەکە زۆرە ینی 200 ملیۆن کارتۆنە لێک سات چکە ئایتەممان ئەمە نێزیکی 100 ئایتەمیان زۆرمان هەیە لە بینی جبسی گەرمەشامی جبسی پەڵێت کە پەتاتە و گەرمەشامی تێکەرە ئی پەتاتەی سروشتی بە هەمووی ئەمە نێزیکی 100 زۆر تاممان هەیە. کوردستان وڵاتە چۆک خۆمان دەزانین داخرایە دوورە لە دەریا یعنی ئەمە گواستنەوە تەنها گواستنەوە ڕێگەی لۆریە ینی بەڕی تەوانزەوە زۆر گرانە زۆر و پەتاتەش لە وڵاتانی دەوروبەر زۆر نییە ینی کوالیتیەکەشی پەتاتە زۆر جۆری هەیە ئی دروستکردنی پرۆسێزیان ئی پیشەسازی جیایە ئەوە زۆر کەمە ئەمە تۆیەکان لە خۆمان لە هۆڵندا و لە بەلجیکای دەین ئەمە لە خۆم دەچم ئەموو سارێ لە فەڕەنسایی لە بەلجیکای لە هۆڵندای لە ئەڵمانیاش تۆیەکان دەینین دیدێنە فەلاحان دەیچێنن بەس بە جۆری ئاو هەوای کوردستان یەک جار پەتاتە لە کوردستان دەچێندرێ و بەرهەمیشی چر ڕۆژە بەس ئەمە خەزنی دەکەین تقریبان 5 مانگ دوای ئەوە هەمووی لە وڵات لە خارج دەین تەوان لە مصر دەینین لە پاکستان دەینین لە تورکیا کەمەک مشکلەی کوالیتیانە ئێران توچە لە ئێرانە پەتاتە زۆرە بەس کوالیتەکەی هەو نییە. ستا لە ئەوروپای هەموو فێرکراین کە کۆلای بخۆنەوە یان جبسی بخۆنەوە یەکسەر دانیان بشۆن چکە مادەکە بە دانیەوە دەنووسێ بزان فەرقی هەیە مەسەن یەکێک پرتەقاڵ بخۆ بە دانیەوە نانووسێ بەس جبس پێوە دەنووسێ ئەوە عیبی وەحیدیتی ئەگەر بیشۆی هیچ کێشە نییە پەتاتەیە ئەوی دیکەش ڕوونە ئەوی دیکەش تام و خەیە ئەبەدەن هیچ تێدا نییە بەس دەمینێتە سەر ڕۆشنبیری ئەو کەسێ مەسەرەن کە دەیخوا هەموو دەمێ بیخۆی و دانە نەشۆی بە ئەکیدی تەسیر لە دانی دەکات لە هەموو عێراق لە کوردستانیش کە لە قانونی برێن یاسای گومرگ و ئەوانە پێکەوەنا لە 15 چارەوە تا 15 سنوورەکان دادەخرێن بە ڕووی پەتاتەی کە ئەو کەمینە خۆی هەمانە ئەو پەتاتەی خواردنەیە ئی پرۆسێزنی ئی پیشەسازی نییە گەورەترین مشکلەیە دەبی ینی چاو بۆیدا بخشێندرێتەوە ئیجازەی تایبەت بدرێتە کارخانەکان کە بینن چکە ئەو کەمیانێ مەسەرەن 1000 تەن و 2000 تەن و 10,000 تەن لە بۆمە هیچ نییە هەر هیچ نییە ئەمە 30,000 تەنی سەرف دەکەین لە 12 مانجی ئەوەی ناخۆی هەمانە ناگاتە 15,000 تەنی کەوەری دەگرین نیوەی زیاترمان لێ دەبڕێ ئەو فترە زۆرەش زۆر زەحمەتە خەزنکردن چکە پەتاتە لە کۆگاش عمری هەیە یعنی مەسەلا ناتام لە مەسر زستانێ 30,000 تەنی بینم داینێم کە تێپەڕی تێک دەچی چورس دەبی وشک دەبی نابتە جبس تەواو
لێ دەبی لە 4 مانگ بۆ شەرتی کە بە باشترین مەخزن هەرگیرە ئەو 4 مانگ دەتوانێت هەریگری.